لە لای من سێرەسانە بە نوگرە سەلمان بوترێ قەڵای مەرگ یاخود ئەوە تا هیچ وشەیەک نییە کە بیشم هێرە بەو قەڵای بەو نوگرە سەلمان بەڕاستی ئەوەی کە ئێمە گوێبیسی بین جگەلەوە کە سەدان چیرۆشی تر هەیە کە بەداخەوە چ عجاج یاخود عجاجەکانی تریش بێتی وادارین ئەوانی کە تا ئێستا دەژیر نەکراون دەژیر بکەن لەسەر هەمان بابەت لەسەر ئەو تیمانەی کە ئێستا سەرقاڵی کۆکردنەوەی بەڵگەن یاخود ئەوانەی ئەو شایەت حاڵانەی کە لە نزیکەوە ڕووداوەکانیان بینیوە بە سوپاسەوە میوانێکمان هەیە لە چەمچەماڵ بەڕێز هابیل ئەحمەد سەرپەرشتیاری تیمی وەرگرتنی سکاڵا لە چەمچەماڵ. کاک هابیل سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. با من لە سەرەتا لەوە دەست پێ بکەم هەوڵەکانی نووسنگەی خانمی یەکەمی عێراق چۆن هەڵەسەنجێنی لەو بارەوە چ لە دۆزینەوەی دەژیرکردنی عجاج یاخود هەوڵەکانی خانمی یەکەمی عێراق لە دانانی ئەو لیژنانە بۆ وەرگرتنی سکاڵا. زۆر سپاس بۆ کورساتی ئازیز کە هەمیشە کەیسی ئەنفال بە گرنگیەوە ڕووماڵ کردووە. دیارە خانمی یەکەمی عێراق دوای هەوڵەکانی بۆ دەستگیرکردنی گەورە تاوانبار کە بە دێوەزمەکەی نوگرە سەلمان ناسراوە ڕۆلی گەورەی هەبوو و توانیتی شوێن پێکانی بدۆزێتەوە و ئێستا ئەو تاوانبارە لە زینداندا. دیارە حەجاج هەر وەک کەسێکی ئاسایی نییە یا وەک کەسێک کە تاوانێکی لە تاوانانی کردبێت. حەجاج یەکێکە لە گەورەترین تاوانبارەکان لە دۆسیەی ئەنفالە ئەتوانن برین لە دوای سەدام حوسێن و عەلی حەسەن مەجید حەجاجە و ئەم حەجاجە جگە لەوەی کە سەرپەرشتیاری نوگرە سەلمان بووە و بە هەموو شێوەیە ئازاری و ئەشکەنجەی ئەنفالکراوان و زیندانیانی ناو ئەو زیندانەی داوە حەجاج کۆدی زانیاریەکانە. یعنی ئێمە لە ئێستا بەدواوە گرنگی ئەوەیە کە حەجاج هەم زیندانی کراوە دەست بەسەر کراوە و بە سزای خۆی ئەگەێنرێ بۆ ئەو تاوانانەی کە دەرحەق بەگەلی خۆی کورد کردوەتی. دواتر لە ڕووی ئەرشیف و دیکۆمنتەوە گرنگی هەیە ئەو زانیاریانی لای حەجاجە ڕەنگە تا ئێستا لای کەس نەبوو بێت چونکی حەجاج خۆی سەرپەرشتیاری قەڵای نوگرە سەلمان بووە و دەور و پشتی قەڵای نوگرە سەلمان چەندین گۆڕی بە کۆمەڵی لێ بووە و پلەی لە زابتی استخبارات بووە. بۆیە ئەو هێنانەی لای حەجاجە و گومان دەکرێت حەجاج یەکێک بێت لەو تیمانەی گولەبارانکردنی ئەنفالکراوان لە بیاباندا. بۆیە ئەمە زۆر گرنگە زۆر لەوەی کەوا باس ئەکرێت زۆر لەوە گرنگترێ. بەداخەوە ڕەنگە لە ئەم هەواڵە بۆ کە سوکاری ئەنفالکراوان زۆر جێگەی دڵخۆشیە بەڵام ڕەنگە هەنێک کەناڵ یا هەنێک جهات گرنگی پێنەدەن بەداخەوە کە ئەوە یەکێکە لەو دیگەریانیانی کە سوکاری ئەنفالکراوان کە کەیسی ئەنفال خەریکە بە هۆی حیزبایەتی و بەهۆی کۆمەڵێ بابەتی ترەوە بەلاڕێدا ئەبرێ لە کاتێکدا ئەم کەیسێکی نیشتیمانیە و ئەمە حەق گەلی کورد و خاڵی کۆکەرەوەی هەمومان بێ لەبەر ئەوەی تاوانی ئەنفال پرسێکی استراتیژی نەتەوەیمانە ئەبێ بە هەمومان کاری لەسەرکەین بۆ ئەوەی هەم لەسەر ئاستی ناوخۆ و نێودەوڵەتی و لە عێراقشا بیناسێنین. بە خۆشحاڵیەوە نووسنگەی خانمی یەکەم نووسنگەی خانمی یەکەمی عێراق بۆ مەبەستی سکاڵاکردنی کە سوکاری قوربانیان فۆرمێکی ناردووە. ئەو فۆرمە لە سێ شوێن لە کوردستانە ئێستا بەردەستە لە ئەمنە سوورەکەی سلێمانی و لە بەڕێوەبەرایەتی مۆنومێنتی چەمچەماڵ و لە بەڕێوەبەرایەتی شەهیدان و ئەنفالکراوانی گەرمیان و ئەمڕۆ دووەم ڕۆژێتی و ڕۆژانەش و خەڵک زۆر بە پەرۆشەوە دیارە دوێنێ. ئەمڕۆ لە دوێنێ خەڵک باشتر دێ و لە ڕۆژانی ئایندەیە خەڵک بە پەرۆشتر دێ. ئێمە لەگەڵ بەڵاوبوونەوەی دەست بەسەرکردن و زیندانیکردنی گەورە تاوانبار حەجاج کە سوکاری ئەنفالکراوان زۆر پەیوەندی پێوە کردین. بەڵام ئێستا هاتوونەتە سەر ئەوەی کە ئێمە چۆن بتوانین سکاڵات تۆمارکەین. ئێمە لە ئێستادا لە ڕێگەی فۆرمێکەوە کە لە نووسنگەی خانمی یەکەمی عێراقەوە بۆمان هاتووە و ئێمە هەماهەنگین و هاوکار و پشتیوانیانی بۆ هەموو ئەو کارانەی کە لە ڕابردووە لەسەر کەیسی ئەنفالا کردوانەوە بۆ ئەم کارش وەکو بەڕێوەبەرایەتی مۆنومێنتی ئەنفال ئەمە ناوتۆمارکردنە بۆ وەرگرتنی سکاڵا. دیارە چەمچەماڵ بە حکمی ئەوەی پایتەختی شەهیدان و ئەنفالکراوانەوە زۆرترین ڕێژەی کە سوکاری قوربانیان لە سنووری چەمچەماڵە ڕێژەیەکی بەرچاوتر لە شوێنەکانی تر هاتوونە و ئەمڕۆژ بە هەمان شێوە بەردەوامە و وەوا بڕیارە ئەم وەرگرتنی ناو بۆ سکاڵا لە تاکو 9 مانگ بەردەوام بێت کە ئەکاتە ڕۆژی شەممە. بەڵێ کاتە کاک هابیل پێشبینیەکەن
سەعاتەکانی داهات و یان ڕۆژانی داهات و هاوڵاتیانی زیاتر یاخود ئەوانەی کە شایەت حاڵن لەسەر ئەو ڕووداوانە سەردانی تیمەکانتان بکەن؟ بەتاکید ئێمە بۆ دوێنێ ئەم کاتە بەراورد بە ئێستا خەڵک زۆرتر هاتووە کە سوکاری ئەنفالکراوان زۆرتر هاتووە و ئەو پەیوەندیانەی لە دوێنێ لە دوای دەوامەوە پێمانەوە کراوە بەتاکید ئەمڕۆ زیاتر دێن بۆ خۆی کەیسی ئەنفال 37 ساڵی بەسەر چووە یعنی بەشێک لەوانەی لە نیگرۆسەلمان بوونە ئێستا لە ژیاندا نەماون و ئەوانەی کە لە ژیاندا ماون گەنجەکان و مناڵەکانی ئەوێ لەبەرەوەی خۆی زیندانی نیگرۆسەلمان ئەوانەی بەتەمەن بوون ژن و پیاوی بەتەمەن بە زۆری نێران بۆ نیگرۆسەلمان بەداخەوە یعنی ئێمە گوندمان هەیە 6 کەس لە نیگرۆسەلمان بوو هەر شەشی لە ژیانە نەماوە بەڵام لەگەڵ ئەوەشدا نیگرۆسەلمان زیاد لە 8,000 کەسی لێ بووە بۆیە پێشبینی ئەەکەم کە لە ڕۆژانی داهاتوو ڕێژەکە زۆر بێ و ڕێژەیەکی زۆر سکاڵا لە حەجاج بکە لەبەرەوەی حەجاج هەمیشە ئێمە کە چاوپێکەوتنمان لەگەڵ کە سوکاری قوربانیان کردووە و باسی نیگرۆسەلمان کراوە یەک ئایەکی ساردی هەڵمژیوە وتۆتی ئای حەجاج یعنی نەیزانیوە چۆن گزارش بکات لە تاوانەکانی لە دڵڕەقی لە بەدڕەوشتی لە هەموو ئەو هەڵسوکەوتانەی کە بەس بەناو مرۆڤ بووە یعنی هیچ سفاتێکی مرۆڤی تیانە یعنی وەکو خۆیان ئەرێن حەجاج لەگەڵ سەگە ڕەشەکەیە هیچ جیاوازێکی نەبووە بۆیە ئەمان زۆر بەپەرۆشن و کەم کەسش هەیە یعنی لەو زیندانەیە دەرباز بێ لەژێر دەستی حەجاج لە قامچی لێدانی بە لەقەوە هاتنە سەریان بە لێدانیان بە برسیکردنیان بە توونێتیکردنیان باشە کاکبیل ئاماژەت بۆ داکە ڕەنگە کەم کەسە بوو بێ ڕزگار بوو بێ لە ژێردەستی ئەم زاڵم و زۆردارە ئەو کەسانی کە دێن دەیانەوێت سکاڵا تۆمار بکەن لەسەر چ بنەمایەک ئەم سکاڵای وەردەگرنی ئاخود داوای بەڵگەنامەیەک داوای شتێک دەکەن لە کەسوکاری ئەنفالکراون بۆ نمونە ئەوانەی کە کەسوکاریان ئەنفال بۆ تاقە کەسێکیان ما ببێت سکاڵا تۆمار بکە ئایا هیچ بەڵگەیەکیان لێ وەردەگرن یاخود لەسەر چ بنەمایەکە ئەگەر ئەمەمان بۆ ڕوون بکەیتەوە خۆی حەجاج وەکو وتم هەمیشە کە ناوی ئەنفال دێ لە پاڵ تاوانبارانی کەیسی ئەنفالە بە تایبەت ناوی حەجاج دێ یعنی لە دادگاییکردنی سەرانی ڕژێمی بەعس بۆ دادگاییکردن لە دادگای باڵای تاوانەکان لە دووەم ڕۆژی دانیشتەکانی دادگایە باسی حەجاج کراوە و لە چەند جەلسەی ترا باسی حەجاج کراوە و سکاڵای لەسەر کراوە لە دادگای باڵای تاوانەکان لە ڕابردووە و بەشێک لەوانەی کە کاتی خۆی سکاڵایان کردووە لە ژیانە نەماون بەڵام ئێستا نەوەکانیان ماوە بۆ نمونە ئەمڕۆ یەکێک لەو شاید حاڵانەی کە کاتی خۆی سکاڵای کردووە لە حەجاج لە ژیاندا نەماوە و چۆتە دادگاش و لە بەرامبەر سەدام حوسێن و سکاڵای لەسەر حەجاج کردووە بەڵام لە ژیانە نەماوە بەڵام مناڵەکانی و نەوەکانی کە منداڵش بوو لەگەڵیانە ئەمڕۆ هاتوونە فۆرمی سکاڵا پڕەکەنەوە بۆیە ئەمان مستەسەکان بەشێکی ئەوانەیە کە لە ڕابردوو هەیە و ئەو گرت کاگابیرم بە دیاریکراوی مەبەستەکەم ئەوە بوو بۆ نمونە هاوکارمان هێمن میوانێکی بوو باسی لەوە کرد کە ئەو کەسانی کە دێن مەرجە بۆ منە وێنەی کە سوکارێکیان پێ بێت یا خۆت شتێک ئەمە کە سوکاریان ئەنفالا ڕێک من مەبەستەکەم بۆ جۆرە ئایا لای ئێوەش بە هەمان شێوە مەرجە بۆ منە وێنەیەک هەوەیەک شتێکی ئەو کەسی پێ بێکال لە کە سوکارێتی و ئەنفال کراوە ئێمە پێش شەبوو شتێ ئەوانەی کە دێن ئەبێ کارتی نیشتیمانیان پێ بێ و وێنەیەکی خۆیان پێبێ وێنەی معاملاتیان پێبێ دواتر هینی ئەوەی پێبێ هەوێ ئەنفالانی پێبێ و بەشێکی کە سوکارەکانیان نەماوە یا لەوێ لە زیندانی نیگرۆسەلمان مردوونە یا بەشێکیان ڕۆشتنە بۆ نیگرۆسەلمان بەشەکەی تریان هەر لە بیابانە گەنجەکان قەتوعام کراون بۆیە ئێمە داوای مستەمسەک و وێنە ئەەکەین وەکو وتم بەشێکشیان لە ڕابردووە سکاڵایان تۆمار کردو لە دەرگای باڵای تاوانەکان ئێمە لەگەڵ ئەوەشە لە فۆرمەکە داوای شێت لەگەڵا بووە پرسیارەکەین شێت لەگەڵا بووە و ئەو تاوانانی حەجاج کردوەتی و چەنێ لێو بیتە لە چۆ گیراوی کەی ئازاد کراوی یعنی کۆمەڵێک پرسیاری لێکرێ کە بیسەلمێنێ کە ئەمە لەوێ بووە وە کۆمەڵێک پرسیاری ناو زیندانی نیگرۆسەلمان یعنی کەسش نییە یعنی بێ لە خۆیەوە بێ و برێ وەڵامن سکاڵام هەیە بۆ ئەمانە ئەمەندە ئازاریان چەشتۆ بەدەست کاکبیل مەبەستەکەمەوە نەبوو کە کەسێک بێ لە خۆیەوە سکاڵا بکات جا من هەر بۆ زیادکردنێک لەگەڵ قسەکانم لەگەڵ بەڕێزت دەمێ باز لەوە بکەم کە لە هەوڵەکانی خانمی یەکەمی عێراقدا لە ماوەکانی ڕابردوودا بوو هەڵدانی گۆڕە بە کۆمەڵەکان و وەرگرتنی سامپڵی خوێن لێیان هەرێکێک لەمانە فۆرمێکیان پێ بڕدەکرایەوە
ویستما پرسیاری بکەم ئایا ئەم پرۆسەیەش بە هەمان شێوەیە دەبێت فۆرمێکی لەو جۆرەیان پێبڕ بکرێتەوە یاخود سوود دەتوانن لەو فۆرمانە ببینن کە ئەمانە کە سوکاری هەمان ئەفعال کراوانن هەر هەمان کەسن کە دێن بۆ نسکاڵا تۆمارەکەن کە ئەوانەی کە سامپڵی خوێنیان لێ وەرگیراوە نەتانتوانێت سوود لەو فۆرمانە ژوەر بگرن بۆی ئەمانە کارەکانتان بۆ ئاسان بکەن. ئەمە تایبەتە بە زیندانی نیگرۆ سەلمان دیارە ئەنفال لە چەند شوێنی کە ئێمە زیندانی تۆپزاوامان هەیە زیندانی دبزمان هەیە و زیندانی نیگرۆ سەلمانمان هەیە بە دیاریکراوی زیندانی نیگرۆ سەلمان نزیکەی 8,000 کەسی لێ بووە ئەو 8,000 کەسە ئەوەی بەشێکی لەوەی گیانیان سپاردووە ناو زیندانەکەەوە بەشێکشی ئەوانەی کە هاتوونەتەوە لە ماوەی ئەم 37 ساڵەیە وفاتیان کردووە و ئەوانەی تریان ئێمە بە پێی ئەو بەڵگەنامانەوە پێی ناسینی خۆمان لە سوورەکەەوە بەڵگەنامەکانیان کە ئەمە کە سوکاری قوربانیان بەوە ئەزانین کە ئەمانە کە سوکاری قوربانیان و پەرۆشی خۆشیان بەڵدەگر بەڵێ وا دیارە کاکابیل وێنەکانی لەگەڵماندا بڕاو هەڵەیەگە بووە دواتر گەر ئامادە بوو هاوکارانم بتوانن لەگەڵ کاگابیل پێکمان بگەنەوە هەروەها باس لە هەوڵەکانی خانووی یەکەمی عێراقمان بکە بەڵێ یەکەم وەکو لە سەرەتادا ئاماژەمان پێدا ئەمە یەکێکە لە هەوڵە زۆر گرنگ و تایبەتەکانی نووسنگەی خانووی یەکەم و عێراق بۆ ئەوەی کە عەجاج کە یەکێکە لە گەورەترین تاوانبارەکانی سنووری لە زیندانی نوگرە سەلمان بتوانرێ بە تاوانەکانی بتوانرێت بە سزای خۆی بگات و ئەمەش بتوانرێ ئەوەی کە سوکاری ئەنفال کراوان و ئەوانەی کە ڕزگار بوون لە زیندانی نوگرە سەلمان بتوانرێ هیچ نەبێ کەمێک لە ئازارەکان و نەهامەتەکانیان کەم بکرێتەوە. بەڵێستانە ئێستا گەڕێنەوە لای میوانەکەمان بۆ لای کاک هابیل من لێرە ئەپرسم ئەگەری هەیە وادەی وەرگرتنی سکاڵاکان درێژ بکرێتەوە گەر بێت و هاوڵاتیان ڕۆژانە سەردام بکەن یاخود بیرتان لەوە نەکردوێتەوە تیم ڕەوانەی ئەو ناوچانە بکەن کە لە دەرەوەی چەمچەماڵە. وەڵام من ئەمەیە بە پرسیارەی پێشووتر ببوورە جوابی ئەو دەمەوە دیارە وشەیەکی قسەیەکی خانمی یەکەمی عێراقەیە کە ئەرێ بێدەنگبوون لەم تاوانە بەڕاستی ئەم قسەیەکی زۆر تەواوە و هەوڵەکانی توانیوێتی لە ڕابردوودا ئیسپاتی ئەوە بکە کە بە هەوڵەکانی هەم بەهێنانەوەی ڕوفات هەم بە وەرگرتی فەحسی DNA هەم بەوەی کە توانیتی گەورە تاوانبار حەجاج بگرێ بەڕاستی ئێستا ئەمە گەورەترین خۆشحاڵی لای کە سوکاری ئەنفالکراوان و ئەو ئومێدەی کەوا کە سوکاری ئەنفالکراوان چاوەڕوانی ئەکەن خانمی یەکەمی عێراقا هەم لە ناساندنی ئەو کەیسە و هەم دووەم بە دوواداچوون بۆ تاوانبارانی تری کەیسی ئەنفال دڵنیام حەجاج لە ئیفادەکانی ناوی خەڵکی تر ئێنێ و حەجاج خەڵکی تری لەگەڵا بووە و خەڵکی تر پڕکێشی ئەم دادگایەکرێ وە زنوکردنەوەی ئەم دادگایە وە زنوکردنەوەی کەیسی ئەنفال کە بە خۆت ئەزانی لە ساڵانی ڕابردوودا بەو شێوەیە کەیسێک بوو یعنی 5 ساڵ بوو ڕوفاتەکان لە توبعەدلی بەغا بوو ناهێنرایەوە ئێستا کەیسی ئەنفال بووە بە کەیسێکی زیندوو و ڕۆژانە لە سۆسیال میدیا لە تەلەڤیزۆنەکان لە هەبوو تەنانەت کاریگەری کردو سەر یادەکانش لە ساڵانی ڕابردوو یادی ئەنفال ڕۆژێک بۆ 2 ڕۆژ بوو ئێستا یادی ئەنفال بووە بە مانگ یادی ئەنفال ئەکرێتەوە بۆیە ئەم هەوڵانە هەمووی هەوڵی خانمی یەکەمی عێراق و ئەشتا نووسنگەکەی ئەولەویەتی کارەکانی تەرخان کردووە بۆ کەیسی ئەنفال و جینۆسایدی گەلی کورد کە ئەمە جێگەی دەستخۆشیە دیارە بەنسبەت ئەم کەیسەشەوە ئێمە لە دوای وەرگرتنی تۆماری ناوی سکاڵاکاران ئێمە لە دواترە کاری ترمان ئەبێ بەڵام ئەم کەیسە بۆ خۆت ئەزانی کەیسێکی هەستیاری یاسایی نیشتیمانیە یعنی هەموو هەنگاوەکان ناکرێ پێشی بکەوین و باسیکەین لە سۆسیال میدیا ئەوانە بەڵام بە دڵنیاییەوە کاری ترمانە بێت. بەڵێ کاگاویل ئەگەر گوێبیستی ئێمە بیت و دەمێ پرسیاری ئەوە لێ بکەم ئەو کەسانەی کە سوکاری ئەنفالکراون بەڵام لە دەرەوەی وڵاتن ئەمانە چۆن دەتوانن سکاڵەکانی خۆیان تۆمار بکەن دەتوانن لە ڕێگی کەسێکی ترۆم سکاڵیانە تۆمار بکەن یاخود دەبێ خۆیان مەوجود بن و خۆیان بێنەوە بتوانن سکاڵات تۆمار بکەن. بەڕاستی ئێمە لە ئێستاە سەرقاڵی ئەوەین کە سکاڵای زۆرترین ئەو کەسانی کە لە ناوخۆی کوردستانە هەن و بەشێکشیان ئێستا ئەوانە پیرروپەکەوتن لەسەر جێگان ئێمە بۆ ئەوانش ینی تیمەکانمان ئەچن لە ماڕیان سکاڵاکانیان لێوەرئەگرن و نایەن تۆمارەکەن و ئەیان هێننەوە و ئەگەر
دیارە ئەمە بۆ 6 ڕۆژە تاکو ڕۆژی شەمەیە ئەگەر بزانین بەردەوامی و زیاتر کە سوکاری ئەنفالکراوان سەردانمانەکەن مودەکەشی لەو کاتەیە درێژ ئەکرێتەوە دواتر ئێمە بیری لەوە ئەەکەینەوە کە ئەوانی لە دەرەوەی وڵاتن بە چ سیغەیەکی یاسایی بتوانین سکاڵەکانیان تۆمارکەین و دواتر بیان بکەین بە شایەت حاڵ. بەڵێ باشە کاکایبیل دوایین پرسیارە لەکەم چ داواکاریەکتان هەیە لە کەسوکاری قوربانیانی ئەنفال یاخود ئەوانی کە لە نوگرە سەلمان بڵێت ئەوانی تا ئێستا سکاڵیان تۆمان نەکرد بەڵێ من داواکارم لە کەسوکاری ئەنفالکراوان بە تایبەتی ئەوانەی لە گرتوخانەی نوگرە سەلمان زیندانی بوونە بێن سکاڵا تۆمارکەن لەسەر گەورە تاوانبار حەجاج ئەو حەجاجی زاڵمەی کە چەندین ساڵگەلی کورد و ژن و مناڵی کوردی لە زیندانی نوگرە سەلمان ئەچەوسانەوە ئێستا خۆی لە سوچی زیندانێکە لەسەر دەستی خانمی یەکەم زیندانی کراوە و بابێن سکاڵای یاسایی لەسەر تۆمار بکەن بۆی بە یاسایی بە سزای عادیلانی خۆی بگەن. بەڵێ بەڕێسابی لە ئەحمەد سەرپەرشتیاری تیمی وەرگرتنی سکاڵا لە چەمچەماڵ سوپاس کە ڕاستەخۆ لە چەمچەماڵ و لەگەڵمان بوون سەرکەوتوو بن.